ئەمە لەسەر بەژاندنە ئابووریە هەرێما کوردستانی و هەوڵن حکوومەتە هەرێما کوردستانی و سەرۆکوەزیر زیاتر گوت و بێژ بکەن بمێڤانداریە دکتۆر محەممەد عەلی پسپورەی ئابووری دکتۆر تو بخێر هاتی سپاس بۆ ئامادەبوونەوە وان هەوڵ و کارên سەرۆکوەزیر ji bo vejandina aboriya herêma Kurdistanê hûn çawa dinirxînin? سڵا پێشەشی ساڵ جەنابەت و لە بینەروبی سەرانی کەی بیست و چاری ئازیز بەڵێ بێگومان ئەوە ئێستا کە جەنابی سەرۆکی حکوومەتێکە هەنگاوەکانی تاکە هەنگاون کە لە 32 ساڵی بوونی حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی جددی لە بۆ دروستکردنی ژێرخانی ئابووری و دارایی وڵات دەکرێتن لە ژێرسایی کابینەکەی بەڕێزیان بووە دیارە هەنگاوەکانی ئەموو هەنگاوەکانی دڵخۆشکرد هەنگاوەکانیشی ئەوەی بەک دەبینین بەنداوەکانمان بەچاو دەبیندرێ ئەوەی جنابەت ئیشارەت پێدا لە ڕووی بەندا و لە ڕووی کردی بەندا و دروستکردن یان کشت و کاڵەکانەوە یەکەم جارە لە سای ئەو کابینەی بەڕێزیان کشت و کاڵمان بەرەمی کشت و کاڵمان هەناردەی دەرەوە دەکرێت لە ڕووی بەنداوەکانەوە سوپاس لۆخوا بەنداوەکان پڕ ئاو بوونەوە و کاری زیاتریشی وە لەسەر دەکرێت و وەک ژێرخانی کەرتی دارایی بۆ یەکەم جارە هەوڵ بدرێ یان کار بکرێ بە جددی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان لە ژێر ئەو کۆنە سیستەمەی کە هەیە لە جیهان بیهینتە دەرێ ئەوش بە دروستکردنی کارتی بانکەیە ئەوش کە لە ژێرناوی ئێستا هەژماری من باز دەکرێت هەر لە بۆ زانیاری جەنابەت لە بوونی 1970 حکوومەت لە جیهاندا 5 حکوومەت ماون کە تا ئێستا کاریان بە کارتی باقی نەکردووە یەکیان هەرێمی کوردستانە کەواتە ئەوەی ئێستا دەکرێت پازدان و پاڵدانەوەی ئەو حکوومەت ئەوە بەڵێ 5 حکوومەت لە جیهانمانە کە تا ئێستا کاریان بە کارتی بانچی نەکردووە باش ئەوانی کە پێش دەستیشیان پێ کردووە و ساڵانە لەسەریش دەڕۆن لەوانەیە هەندێکی لەو ئاستا پێویستداش نەبن ئەو ئاستەی هەرێمی کوردستان پێگەیشتووە لە ڕووی کردداریەوە لە ڕووی من پێم وایە بڵێ پێمە زانی دەبەرچ لەبەرەوەی ئەوە کە ساڵی 52 یەکەم کارتی باقی کاری باکەوێت کاتە نزیک 72 ساڵ پێشێستا کاری پێکرایە ئێمە لەو ڕووە 72 ساڵە لە دواوەین ئێستا تازە بە تازە لە سای ئەو حکوومەتە و کابینەیە و یعنی با بڵێن ئیسراری سەرۆکی حکوومەت لۆ پێشخستن و سەرکەوتنی ئەو پرۆژەیە من لەوی دەبینم ئەگەرە پرۆژێ سەرکەوتنی بەدەست بینی لە ئیسراری سەرۆک حکوومەت دەبینم زیاتر زۆر مسر بۆ جێبەجێ بکە بڵێ تۆ لەبەرەوەی باشترین سیستەمیان کۆ کردیتەوە لە هەموو جیهان هەستان هەژماری منیان تێدا دروست کردووە کەواتە تۆ بیرۆکەی 72 ساڵت هینایە ئەوڕۆت پێجێبەجێ کردیا ئێمە بەبێ مادی بوون دەتانێ برین باشترینمانی هینایە ئەوڕۆ تا لە هەرێمی کوردستان جێبەجێ بکەین بەڵام بەداخەوە دکتۆر ئەمە لە داهاتوودا تاکو بە تەواوی بکەوتە سەر پێ کە پروۆژەیە ژماری بناغی ئەوەدا دەنرێتن دەبێت چ لێکەوتەیەکی هەبێتن لە ڕۆی داراییەوە بۆ هەرێمی کوردستان بۆ خودی خەڵکەکە بوو دارایی هەرێمی کوردستانیش من پێم وایە کە پرۆژە وەک کە پرۆژەکە بەنایدێن هەژماری من پێویستێکی جددی پێویستە لە بۆ هەرێمی کوردستان لە بۆ هەموو بوارەکانی کەواتە من دەتانە برێم نیوەی حکوومەت لەلایەک هەم دەسەڵاتەکانەوە نیوەی دەسەڵاتەکان 150 دەسەڵات تەشریعی تەنفیزی قەزای بەلایەک ئەو پرۆژە بەلایەک لەبەرەوەی تۆ گەدەتەوەی ئەوانە جوانکەی لە جیهان دەبی ئەو سیستەمەت هەبی دەتەوێت برێ ژێرخانی ئابووریم هەیە ژێرخانەکی ئابووریم هەیە دەبی ژێرخانێکی دارایی مالی زۆر بەهێزت هەبی کە دیسان ئەو پرۆژەیە ئەوزار ئەو ناوە چی لێ دەنێ ئایا هەژماری منە ئایا دۆستی منە ئایا برای منە ئایا هی منە چنای لێ دەنەی بە ئەوە مشکلەمان لەسەر ناوەکەی نەبی بەڵام ئەو پرۆژەیە من پێم وایە مێژووی و دەستکەوتەکانی حکوومەتی هەرێم و وە کێڕ و سومعی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو دنیا 100 زیاد دەکات ئەوی دکتۆر ئەی پەیوەندی بە خودی خەڵکەوە هەیە ئەمە دەبێت بەتەواوی سوودمەند بن لە جۆرە پرۆژانە ئەمەزە زەحمەتە ئەتوو خەڵکەی بە ئاسان قەنەعەت پێبینی بلێ دینارت لێ وەردەگرمەوە دینارە کە 400-500 ساڵە خەڵک کاری پێدەکە یان کابرا عمری تەمەنی 50 ساڵە هەم ڕۆژی پارەی لە بەرش خۆی دیتیە و بە ئەنوا و عشکار لێی بستینی کارتەکی بدێ ئیشکردنی دەوێت کارکردنی لەسەر دەوێت
کەواتە گەیاندی نفسیەنیش دەبێت کەسەکان بۆی دروست بکرێت. حاضر کە بۆ نمونە لە بۆ جنابەت باسکەم حکوومەت پێشماوەیەک داشکاندنی لە زۆر لە زۆر کارتەکان دەکردی من پێم باش بوو ئەو کاتی بەڕێزانی کە لە دەرا پشتی جەنابی حکوومەت و لە حکوومەتن بە پرۆژەک لە بۆ هەژماری من کاریان بکردوایە بۆ نمونە داشکاندن 120 کرا باشە وانە ئێستاش دەکرێت ها ئێستا داوا لە سەرش حکوومەت دەکەم ئەوەی بیکە بۆ نمونە 120 بۆ گشت هاوڵاتیان بوو ئەو کاتیم دەمگو 115 بۆ گشت هاوڵاتیان 120 بۆ هەلگرانی کارتی هەژماری من لەو کاتی من بەبێ ئەوەی 1 دیناری زیاد کەم لە موچەی فەرمانبەران بۆ شێوە لە 105 موچەکەم پێ زیاد کرد ئەمە لێرە ئێستا دەتانم بەڵێم بە سەرۆکی حکوومەت بدەم دەتانم زیاتر لە 100 کۆمپانیا لۆکۆ بکەمەوە ئەوانەی کارتی هەژماری منیان لە لایوی خەرج کرد 105 تا 110 داشکاندن لە بۆ بکرێت مەبەست بوو کارتی تایبەتیش کە بێتەوە ئاوادا کە ئەمەش قۆناغێکی دیکەی پروژە هەژماری منە دکتۆر کە کارتی تایبەتیش هەموو وەک بەڵێ ئێستا کە تایبەت زیاتر لە ڕووی باقەکانەوە هاتینە بەڵام لە ڕووی کارپێکردن ئەمر قەت لەگەر وێنیمە ئایتی ئەمە سەجادەکان هەبی فەرمانبەر بچی پارەکەی ڕاکێشی ئەم دەوێت فەرمانبەرە سوود وەرگری کە دەچی پارەی قوتابخانەی کوڕەکەی خۆی دەدا سەرۆکی حکوومەت 105 داشکاندی لە بۆ کردی بۆ کارتەی کە یەکێک دەستی داخلی خستەخانەی مەصرفاتانەیەکاتن هەر بەڵی کارتەکەەوە بکەپارەی سەحبکەتەکە هیچم نەکرد باشە دکتۆر دەبی ببوورە دەبی ئەو کاردە بۆ ئەوە بی لە جاتی پارە لە بەرکەم نەک ئەمن سەرماگامسم سڕێ بگرم کەواتە هیچم نەکرد باشە دەبی ئەوە بگۆڕین ئەوەش قۆناغێکی دیکە هێدی دەچینە سەر ئەوە کار بۆ ئەوەش دەکرێتن بە تایبەت هەر جگە لە کارتی ئەیتیئێمەکان کارتی بانکەکان و ئەمێری POS-ەکەشکە کاری بوو دەکرێتن ئێستا زیاتر بەربڵاو بێتەوە کە لە ڕێی ئەوانە شار ڕاستەوخۆ لە هەموو شوێنێک بەردەست بێتن بتوانانی کارتەکەەوە بکە هێشتا ئەو POS لە هەموو شوێنێک بەردەست نییە کە ناچاربی نەک لە هەندێک لە بۆ کارت لە بۆ ئۆنلاین بەڵێ هەنجناب لە مای دانیشتی بۆ نمونە پێویست ناکە بچی کە شتێکت بۆ دێتە بەردەرگا لە ڕووی لەسەر کارتەکە خۆم دەدەم تەنها شتەکەی وەردەگرم شتێچکەش زۆر بەسیتە خەڵک هەستی پێ ناکە تو ئێستا لە 1000 دینار کەمتر لە بەرکن نییە بەڵام ئەگە ئەو کاتە شتە دەبی لەوانە سوێ شتەبی بە 100 دینار بیکڕی بە 100 دینار نرخ جیاواز دەبیتەوە بۆ نموناش بە کوردەواری خۆمان قسەی بکەین ئەو تو کە موچەی وەردەگری ئێستا بە دیناری عێراقی وەردەگری بەڵام ئەو کارتە لە بەرکەبی پارەی 199 دەوڵەتە لە بەرچێتەوە هەر وەختای بچێت چ وڵاتە چی بە پارەی دیناری عێراقی دەست پارەی ئەو وڵاتی وەردەگری لێرە شەوە لە هەر شوێنێک بە ئۆنلاین ینی بەڵام من ئەوەندەی دەزانم ینی من ئەو لە حەزم هەیە جاج کەش باسم کردە من پێم وایە هەژماری من کاری هەموو حکوومەت هێرمی کوردستان دەکە و لە دوای وەک کاری کردی تایبەتیش دەکاتن من پێم وایە ئەو تەعاملی ئێستا پێ دەکرد لە ڕووی کارژێری و ئیداریەکەوە من پێم وایە پێویستی بە زیاترەیە هیچ نەبی بکرێتە مۆسە بکرێتە دەستگایەک بەلایەنی کەم بۆ ساڵێک تا 4 ساڵ تا دەکەیتە سەر پێخۆ من پێم وایە ئەوی پێویست دکتۆر ئەمە لە ڕێی داراییەوە لە ڕۆی دیکە بە تایبەت پێشکەوتنی زۆر لە هەرێمی کوردستان دەبینرێت و کاری بەردەوام لەسەر دەکرێت باسی کارتی کشت و کاڵ بکەین باسی کارتی گەشتیاری بکەین باسی کارتی پیشەسازی بکەین ئەمە بوو داهاتووی هەرێمی کوردستان باو هەنگاوانەی کانراون و ئەوەی کە ئێستا هەوڵی بوو دەدرێتن چۆن دەبینم بۆ داهاتوو ئەمنەوەی ئێستا دەبینم حتا ئێستامە هیچ وەزارەتێکمە نەبوو بە ناوی وەزارەتی دارایی و ئابووری لە تایتلەکە نووسرایە بەڵام ئابوووریەکەمان نەبوو ئەو یەکەم هەنگاوە لە ڕێگای پرۆژەی هەژماری منوێ ئابووری لە هەرێمی کوردستان دروست دەکەی کەواتە یەکەم هەنگاوی دروستکردنی ئابوووریەک بە ژێرخانێکی پتەوی تەواوی جیهانی لە کارتی لەو کارتە دەست پێ دەکە کەواتە هێدی بە دوواداڵ ڕۆ بۆ نمونە جەنابەت چوو لە مەطعەمێک دانیشتی یەکەمی شت پێشەوەی تەماشای مینوەکەی دەکەی دەزانێت حسابەکە چەندە پارەی خواردنەکەتی پێ دەدەی بەو کارتی دەدەی ئەوە لە ڕووی کەرتی گوزار بێ بۆ ئاگەزاربی جەنابەت دامی کەرتی گەشت و گوزاریت کرد ئەوە یەک دوو جەنابەت ئاگادار بوو چەند جارێک خەزیە لە هەولێر و لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان بووە لە سووتانی پارە لە سووتانی ئەو دراوە لەسەر چ بووە بەڵام لە بەرکە ناسووتێ نەبێ بەڵام لێرە ئیشکردن دەیەوێ من بە هاوڵاتی و بە موچەخۆر قەناعەت بکەم کە ئەو کارتە ئیمتیازاتی زیاترە لەو پارەی کە لە بەرچیتی ئەوە کارکردنی دەوێت سیاسەتی دەوێت سیستەمی دەوێت هیوادارم حکوومەت کاری گەلێک سپاس دکتۆر محەممەد عەلی پسپوڕی ئابووری سپاس بە ئامادەبوونەوە زەحمەت کێشە